ئاگاداری زەنگی ئاگادارکردنەوە ڕاگیراوە. کات نیو سەعاتی مابوو بدات لە 12 شەوی 26 نۆڤەمبەر. گیزەی درۆن تێکەڵی دەنجی بەرزی زەنجی ئاگادارکردنەوە بوو لە کێڵگەی کۆرمۆر. لە ماوەی چەند چرکەیەکدا گیزە گۆڕا بۆ زرمە و دەنگی چەند تەقینەوەیەکی یەک بە دوای یەک بیسترا. ڕێیەک لەگەڵ ئەوەشدا لە دوورەوە کڵپەی ئەوە ئاگرەبەدیکرا کە لە هەناوی کێڵگەکەوە بەرز دەبووەوە. کڵپەیەک بە پێچەوانەی ڕۆشنایەکەیەوە هەزاران ماڵی بێڕووناچی کێڵگەی غازی کۆرمۆر شادەمارێکی سەرەکی ئابووری و پیشەسازی وزێ لە هەرێمی کوردستان، گەورەترین کێڵگەی غازی عێراق و هەرێمی کوردستانە. کۆرمۆر سەر بە ناحیەی قادرکەرەمی چەمچەماڵە، بەڵام بەهۆی ئەو سامانە گەورەی کە هەیەی ناو ناوبانگ و خێر و بەرەکەتەکەی گەیشتووەتە هەموو شوێنێکی کوردستان. کۆمپانیای داناغازی ئیماراتی و بەرهێنەری سەرەکی کێڵگەکەیە و پشکەکانی گەیشتونەتە سەر و لە ١٧ ئەوەی دەمێنێتەوە چەند کۆمپانیایەکی ئەڵمانی و هەنگاری و نەمساوی خاوەندارەتی دەکەن. غازی کۆرمۆر بە نزیکەی ٧ کارەبای کوردستان لە ڕێی هەردوو وێزگەی هەولێر و چەمچەماڵەوە دابین دەکات. ئاگاداری زەنگی ئاگادارکردنەوە ڕاگیراوە، بەڵام بەژێر سەقفی کۆنکریتیدا بمێنەوە. داناغاز ڕایگەیاند هێرشەکەی شەوی ڕابردوو ئەمباری سەرەکی کێڵگەکەیانی کردووەتە ئامانج. دوایەوەش وەزارەتی کارەباوەتی بەهۆی ئەو هێرشەوە 3000 مێگاوات کارەبا کەمی کردووە و ئەوەی ماوەتەوە کەمترە لە 1400 مێگاوات. هێرشەکەی سەر کۆرمۆر هەرچەندە هێشتا سەرچاوەکەی دیار نییە، بەڵام بێمەڵامەت نییە و دابڕاو نییە لە زنجیرەیەک هێرشی پێشخۆی کە سەرچاوی وزە و کەسایەتیە کاریگەرەکانی ئەو بوارەی لە هەرێمی کوردستان کردووەتە ئامانج. 3 ساڵە بە دیاریکراوی لە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا کە قەیرانی وزە لە جیهان دروست بووە. هەر کاتێک کەرتی وزە لە هەرێمی کوردستان شەقاوی باشی هەڵێ نابێت بە درۆن و موشک گورزی لێدراوە. نزیکترین زنجیرە هێرش ئەوەی مانگی تەموزی ئەمساڵ بوو کە لە ماوەی 16 ڕۆژدا 5,000 بە درۆن هێرشکرایە سەر شارەکان و کێڵگەکانی وزە و سوتەمەنی لە هەرێمی کوردستان. لە ڕۆژیەک هەتا 16 تەموزی ئەمساڵ جگە لە فڕۆکەخانەی هەولێر و ئاسمانی تاسلوجە هەر لە چەمچەماڵ هەتا زاخۆ زنجیرەیەک هێرشی درۆنی ئەنجامدران. لەناو ئەوانەدا کێڵگەکانی خورمەڵە و سەرسەنگ و پیشقابوون و تاوکێ کرانە ئامانج. زۆربەی هێرشەکان لە یەک دەچن و ڕوونە توانا و لێزانی و زانیاری وردیان لە پشتەوەیە، بەڵام لە هیچیاندا بکەرەکان خۆیان ئاشکرا نەکردووە. نۆبەرەی ئەم هێرشانە ئەوەی 13 ئازاری 2022 بوو کاتێک ماڵەکەی شێخباس لە هەولێر بە موشک کرایە ئامانج. شێخباس دیبلۆماتکارەکانی هەولێر بە کاپتنی وزە ناوی دەبن بەو پێی وە بەرهێنەری سەرەکی کەرتی وزەیە لە هەرێمی کوردستان. بەڵام ئەو هێرشە بە پێچەوانەی ئەوەی دوای خۆی بکار دیار بوو. سوپای پاسداران حەی عەلە سەڵا وتی من کردومە.